ئێوە باشن؟ ئەو کابرایە یاری لەگەڵمان کرد ئەو شتی کە بەسەر کایە هات پەیوەندی بەم ژمارەیەوە بکە لەگەڵ پزیشکی دادوەر قسە بکە و ناوی بدەیە جوان تێی بگەینە بارودۆخەکە. ڕایدەگەنێ ژەهراوی کراوە؟ ژەهراوی نەکرا. چۆن؟ بە راپۆرتەکە بگۆڕن نەمە ژەهراوی کراوە. با بڵێن کە ماوەیەک زۆری خواردوێتەوە لە ناکاو ماوەیەک نی خواردوێتەوە جەسەی تێک چووە. دواتر ئیمڕۆ لە جۆش و خۆشیدا تووشی جەڵتەی دڵ بووە. بۆچی؟ سەرەتای هەفتەی داهاتوو دانانی بەردی بناغی هۆتێلمان هەیە. ئەیشان ئێستا بڕۆن. دواتر دێم بۆ هەڵگرتنت. ساعت 7 باشە؟ کەنعان؟ ئێستا بە یارمەتیتە. دەمەوێت بەتەنیا لەگەڵ خێزانەکەی جەنابی کە قسە بکەم. ها ئەی ئەزەل چی؟ لە خوار و هەڕەشەی لە منیش کرد. بێگومان شتێکەیە لە مێشکت دیکەم. بەدڵنیاوە چەنگیز. ئێستاش لەسەری زنتان دەمەوێت بەتەنیا بمێنمەوە. من باشم ئەیشە. چۆن لە شوێنەکەی خۆم پیاوی منی هاوڕێی منی لە جێوە کوشت یعنی بۆ پاروێکی ئاوە ئاسان بوو چۆن کردی کۆتاییم پێ نابوو ئەو لاپەڕەیەم داخستە بوو ئاخر لە پێش چاوی من کای چۆن ئەوە باسانی کوشت چۆن کردی لە ژیانی من دەری بێنە چی پێویست دەکا بەکاری بێنە بەس بڕۆ بیکوژە ئەو لە ژیانی من دەربێنە ئەو جارە چیت بوێ دەبێتەی تۆ دەتوانی بیکەیت تەمۆز دەبێتە دواکارم وێنەت دەوێ شێوەی لە مێشکمە ژمارەی داوات کردووە داخراوەیە لە دەرەوەی بازنەیە تکایە دواتر پەیوەندی بکەوە یا پەیامێک بنێرە بادە بۆ داوای لێبوردن پەیوەندیم کرد ئەو قسەی کە تا ئێستا بەتەمان بڵێم ئەوەیە بۆ خاتری تۆ کردم بەڵام بۆ خاتری تۆ کردم بادە زۆر ئەوانە لە تۆ زیاتر حەز دەکەم سافیان کەم بەڵام کاتێک دەڵێن با تۆ ئێستاوا لە ڕێگایە سێ گولەی ئامادە کردووە ئێستاوا لە ڕێگایە بۆ کوشتنی من ئەزەل بانهێنێکت پێ بڵێم پێشەوەی بڕۆی نۆرەی مردنی من نێ کاکە عەلی پێم وتن دانە دانە دەتان کوژم ئێستاش نۆرەی کوشتنی تەمووزە
بزانە ئەمڕۆ چی بۆ گیانە. داوام لە کراوە کارێک ئەنجام بدەم. وتیان تۆ باشترین پیایی بۆ ئەو کارە. وتیان پارەیەکی باشت دەدەنێ. خواردنەکەت ئامادەیە. لەوانەیە بەیانی مفاجئەیەکم بۆت هەبێ. بەڵام ئێستا نایڵێم.